مەسەڵ ژن و مێردایەتی بەڕاستی سەد مشکلەی تێدایە ماڵک نییە مشکلەی تێدا نەبی ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مشکلەی تێدا بووە ڕۆژێکیان سەلەمە یەک لە خێزانەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی چێشتاوی بەتام بوو دەستی زۆر بەتام بوو ڕۆژێک شیوێکی خۆشی لێنا ناردی لە بۆ پێغەمبەری لە ماری حەزرەتی عایشەی بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە هات ئافرەتەکە جارێکە لە دەرکەیدا و قاپە شیوەکی لە دەست بوو گوتی ها ئەی عایشە ئەوە لۆ پێغەمبەری سەلمە لۆ پێغەمبەری ناردیە عەلەیهی سەڵات وەسەلام یەکسەر عایشە قاپەکەی گرت و بە عەردی دادا قاپەکە بۆ دوو پارچە ئەمە باینە سوان دەکرد حتا شول و کوندە بووی لە ژنەکەمان دەدا بەس نا هەستا قاپەکەی خڕ کردەوە وردە قاپەکەی فەرمووی هیچ نییە دەیگوتە جاریەکەی هیچ نییە داکتان غیرەت گرتیتی داکتان غیرەت گرتیتی بەڕاستی ژیانی ژن و مێردایەتی حلمی دەوێت کاکە جار هەیە پیا قسەیەکی ڕق دەکات بەڕاستی ئافرەتەکە دەبی حەلیم بێ جار هەیە کە ژن قسەیەکی دەکە هەناو لەگەن وێران دەکات دەبی بەڕاستی حەلیم بی تۆ ژیانی ئەوڕۆکەی زروفی ئەو زەمانەی معاملەی دەکەی دەستێ بازاڕی دەستێ دەر ئەنوا ئەشکە تەبیعەت و خوڕەوش دەبینی بەڕاستی زۆر پێویستی بە حەلیمی هەیە